بۆیە بەڕێزەکانم ئەمەی کە ناڵین تێمان پەڕان ئەمەی کە هەبوو لە بەردەمانایەکی لە عاریضەکان بوو کە خوای گەورە پاراستینی و هەڵی گرتین بۆ تاقیکردنەوەیەکی تر بەڵام ئەگەر ئەمەنەی پێکاین ئەوانی تر ئێوە نا هەمومان بە دکتۆر و بە ستافیشەوە ئەپێکێ لەبەرەوە بێوریا بین ئاگادار بین کە ژیان هەر ئەو مەسیرەیە و هەر ئەو سیرغەتەیە کە لەسێر ڕۆین و هەموو ڕۆژێکیش ئێمە دوعاکەین ئیدینە سیڕاتە المستەقیم بۆیە هیچ شتێک دوامەخەن چکە نازانی ئیساکەنە تۆ چەند لە بربەستی دووەم نزیک بوویتەوە و چەند لە ئەجەلەکە نزیک بوویتەوە کارێکی خێرت هەیە ئیشێکت هەیە بەخشینێکت هەیە تەوبەیەکت هەیە ئەمرەیەکت هەیە حەجێکت هەیە حەقی کەسێکت لایە تۆ بۆی بژێڕیتەوە پەروەردەی مناڵێکت هەیە وەسیەتێکت هەیە زوو بیکە لا ينامن أحدكم لا يبيتن أحدكم إلا وصيته تحت رأسه باكستان نخوي إلا وصيتك لجور سريع ما دبه خوي جورا سركوتوتان كا إن شاء الله وبيكا ولا باخي لباخكاني بهشتا لبي دعوتي ما مرباز بين إن شاء الله جمنتي نية خوتوا زين بارز صرفك على لا خدمت أنا إن شاء الله لباخي لباخكاني بهشتا وكمان كاتوا بهمون خوشكاني ترمانا وإن شاء الله لم تحقيق النوبة سلامتي وبسركوتي درشين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.